سڵاوتان لەبێتۆم کاتتان باش دیارە لە بەردەم مزگەوتی ئەحمەدی حاجی علیم وەگاشکرایە کە دوێنێ لێ ئەنجامی هێرشێکی درۆنی بۆ سەر فڕۆکەخانی کشتتوکاڵی عربەت کوژراوە برینداری لێکەوتۆ لە ئەنجامدا سێ کەس لە سێ پێشمەرگە لە پێشمەرگەی دژە تیرۆر گیانیان لە دەزا و شەهید بوون هەروەها سێ پێشمەرگی تریژ بریندار بوون کە دیارە لە دوای ئەنجامدانیم هێرشە ناڕزایەتێکی نێوخۆیی و هەروەها لەسەر ئاستی عراقیشدا ناڕزایەتی لێکەوتەوە کە بەشێکی زۆر لە سەرکردە سیاسیەکان و کەسایەتیە سیاسیەکان بە تایبەتیش لەسەر ئاسی یەکێتی نیشتیمانی کوردستان هەم سەرۆکی یەکێتی و هەم جێگیری سەرۆکی حکوومەت و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و بەشێکی زۆر لە سەرکردە و لایەنە سیاسیەکان ناڕزایەتیان بەرامبەر بەم لەشکرکێشیانە دەربڕی و بەرامبەر بەم هێرشە و بە بەزاندنی سنوور و شکاندنی سەروەری خاکی هەرێمی کوردستان ناویان بردووە هەروەها ئێستا لە دوای ئەنجامدانی مەراسمی بە خاک سپاردنیان کە ئەمڕۆ هەرسێ شەهیدی هەرسێ پێشمەرگەی دژە تیرۆر کە لەنجامی ئەو هێرشە درۆنی کە دوێنێ بخکرایە سەر فڕۆکەخانەی کشتتوکاڵی عربەت گیانیان لە دەزا و شەهید بوون لە مەراسمێکی شایستەدا دیارە ئەمڕۆ بە بەشداری ژمارەیەک لە سەرکردە و کەسایەتی سیاسی و حیزبی و هەروەها لە ئاستی حکوومەتیش بەشدار بوون لە مەراسمی بە خاک سپاردنیان و ئەمڕۆ لە مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی یەکەم ڕۆژی بەڕێوەچوونی پرسەکەیانەوە دیارە کەمێک پێشێستا سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بافڵ تاڵەبانی و بەشێکی زۆر لەسەر ئاستی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی ئەم حیزبە و حیزبە جیاوازەکانیش بگرە بە هەمان شێوە بەشداری لە پرسەی ئەم سێ پێشمەرگەدا دەکەن. دیارە ناڕزایەتیەکان هەر لە دوێنێەوە لە دوای ئەم هێرشێ درۆنی کە کرایە سەر فڕۆکەخانەی کشتتوکاڵی عربەت ناڕزایەتی لێکەوتەوە و بەشێکی زۆر لە کەسایەتیە سیاسی و حکومیەکان ئەمەیان بە پێشێلی خاکی هەرێمی کوردستان پێشێلی سەروەری خاک و شکاندنی سەروەری خاکی هەرێمی کوردستان ناوبرد و لەسەر ئاستی عراقیش هەروەها سەرۆکۆماری عراق و بەشێک لە چوارچێوەی هەماهەنگی شیعەکان و بەشێکی زۆر لە کەسایەتیە سیاسی و سەربازیەک جۆرا و جۆرەکان بەڵکو بگرە لە سەرجەم لایەنە سیاسیەکان ناڕزایەتی توندیان دەربڕیوە. دیارە ئێستا وەک لە دیمەنەکاندا دەبینن بەشداریکردنی هاوڕێیانی یاخو هاوڕێیانی ئەو شەهیدانی کە دوێنێ لە ئەنجامی ئەو هێرشە درۆنیەدا شەهید بوون بەشداری پرسەکانیان دەکەن و بەشێکی زۆر لە لایەنە سیاسیەکان لایەنە سیاسەت جۆرا جۆرەکان لەسەر ئاستی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی و حیزبەکانی تر دیارە بەشداری لە پرسەکەیاندا دەکەن.